ومعرضة خلال أمد الروجة بقات هزار من خۆم دوێنێ وە پێرێ ئەوە دوو ڕۆژە پیانم وتووە و تومەکاکە شیر بکڕن ئەگەر $100 ئەوە دوو ڕۆژە ئەگەرن دەسیانە 3 ڕۆژ بەر لە ئێستا کەسێکی چی نەخواردو باشە ئێستا ئەمڕۆ 4مین ڕۆژێتی تەوقعی چی دەکەێت تا 5 ڕۆژتر ئێستا من ئەو کوڕێکەیشم بۆ کە ناوی محەممەدە 20 کیلۆ دابەزی خۆیان ئەڵێن ئەمە نەستن قسەی ئەهلی غەزەیە ئەڵێن وەڵڵاهی ئەوەندەی کورد لە خەمی ئێمە عەرەب لە خەمی ئێمێنەوە ینی ئەوە بازنگی خۆی هێنا و دوێ دیبەز ئەوم هەیە بۆ نمونە گواری مناڵەکەی هێنابوو وتی مناڵەکەم خەوی لێکەوت بوو لە گوێی کردبووە ئەو کە هەستا بوو تویکان توی پشی دەخواردێت لەبێ غیرەتی لەبێ ئەخلاقی لەبێ دینی لەبێ زەمیری لەبێ ئینسانیەت یعنی لە شتێک نەماوە بە ناوی کۆمەڵگەی نێودەوڵەت لە بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لەبێت ئەم کاتتان باش دیارە برسێتی بووەتە هەڕەشەیەکی جدی لەسەر ژیانی خەڵکی غەزە ئەمەش بەهۆی ئەو شەڕ و ئالوزیە کە لە چەندین ساڵی ڕابردوو تاوکو ئێستاش بەردەوامی هەیە خەڵک لە غەزە دووچاری برسێتێکی زۆر بوونەتەوە ڕۆژانە دەیان کەس بەهۆی برسێتیوە گیان لە دەست دەدەن و بەهۆی نەبوونی پێداویستی تەندروستی و دەرمان و چارەسەر ڕۆژانە بەشێکی تری خەڵک لەم شارە دووچاری بەدخۆراکی دەبێتەوە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە لە هەرێمی کوردستانەوە ڕێکخراوی بەختەوەری ڕۆژانە هاوکاری بۆ خەڵکی غەزە بۆ لێ قەوماوانی ئەو شارە کۆ دەکەنەوە ئێستا هاتوومەتە ڕێکخراوی بەختەوەری و کاک حاجی کاروانم لەگەڵدا سەرۆکی دەستگاکە سلااو لێبی کاک حاجیام کاتت باش کەم سەرچاوان کاک حاجەگەر پێم بڵێ ئەوەی لە غەزە ڕوودەدات ئەم بارە دۆخەنە هەموارێکی ئێستا هەیە چ ناوێکی لێ دەنرێت دۆخی خەڵکی غەزە چۆنە وەڵاهی هەرچی ناوێکی خراپ هەیە کە شایانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێ حەقە ناوی لێ بنێتی خەریکە بڵێ ئێمە لە غاباتێکە ئەژین چێ دەستە باڵایە چێ خاوەن هێزە ئەو ئەبێ دنیا بباتە ڕێوە مؤسساتێک و یعنی شتێک نەماوە لەسەر ئەم ئەرزە کە خەڵک دڵی پێ خۆش بێ بەوەی کە ناوی UN بێ ناوی مەجلیس ئەمن بێ ناوی محکەمەی دەولی بێ شتێک نەماوە بە ناوی زەمیر و ئینسانیەت و مافی مرۆڤ و مافی مناڵ تەنانەت مافی حیوان کە ئەوەن جاروای شەڕەکەن لە سەریا نەماوە ئەوەی کەماوە ئەوان بۆ خۆیان ئەوە ئەکەن ینی ئەو بەم شێوەیە چاویان لە بەرامبەر ئەم زوڵمەی کە لە غەزە تەنها لەبەر خاتری چاوی کاڵی ئیسرائیلە تەنها لەبەر خاتری ئەو مناڵە بەنازەیە کە بەخێوی ئەکەن بۆ لێدانی عالەمی ئیسلامی و بۆ سستکردن و متکردن و یعنی تدمیرکردنی عالەمی ئیسلامی کە ئێستاکە وای لێ هاتووە پێویست بەوە ناکات تۆ عالەمی ئیسلامی داگیرکەی پێویست بۆ ناکە یعنی وڵاتانی مسلمان داگیر بکەی ئەوەندە ئیسرائیلێکیان دروست کرد بەسای ئەوە هەچی حاکم هەیە بوونەتە یعنی حیمایەکارێکی ئیسرائیل هەمووی لەجێ خۆی شعبەکانی کپ کردوتەوە میلەتی هیچ میلەتێک ناجوولێ و دڵنیابە ئەگەر بۆ نمونە ئەم حاکمانە حاکمێکی شەرعی بوونایە حاکمێک هەڵقوڵاو بوونایە لە ناخی میلەتێکە و ویژدان و دینیشان هەبوایە ئێستاکە ئەم ئیسرائیلە نایەتوانی ئەمەی کە بە غەزە ئەکرێ بەڕاستی کۆمەڵگەی عەرەبی بەشێک لەو کۆمەلگای نێودەوڵەتیە کە ئێستاکە ئەوان بەرپرسیاری یەکەمن ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا بە عام خەڵکی شعبی ئەوروپی مووقیفی هەیە بەڵام حاکمەکان مووقیفیان نیە دەسەڵاتدارەکان مووقیفیان نیە هێزە هێزەکان مووقیفیان نیە یعنی تۆ بووە لە هەموو عالەمە ئێستاکە شوێنێک مەجاعە و برسێتی تێکەوتووە مەجلیس ئەمن دەوری نەبێ بۆ مەجلیس ئەمن کۆبوونەوەیە بکات لەبەر ڤیتۆیەکی ئەمریکا فریای برسێتی خەڵک نەکەوێ ینی دەوڵەتانی تران ئیبتیلا کردو بە مەشاکلی خۆیانەوە ناتوانن فریای بکەن بەڵام خۆ ئەکرا یعنی عەرەب مروئەتی هەبوو پێشی ئیسلامەتیش ئەو مروئەتیشیان نەماوە پیاوەتیشیان نەماوە مەردایەتیەکیان نەبوو ئەوشیان نەماوە ئەخلاقێک هەبوو لە ناو عەرەبە ئەگەر کافرێکیش برسی وایە ینی دوژمنیشی برسی وایە نانیان بۆ ئەبرد ئەو ئەخلاقەش نەماوە ئێستاکە ترس و کۆتکردن و یعنی ئەم بابەتانەیە یعنی تۆ تەسەوەر کە گلەی لە حاکم مەکە کاکە گلەی لە سیسی و لە ئوردون و لە فڵان مەکە بەڵام تۆرە گلەی لە شێخی ئەزهەر بکە گلەی لە مەجمەعێکی فقهی گەورەی عالەمی ئیسلامی بکە گلەی لە عولەماکانی سعودیا و عولەماکانی وڵاتانی تر بکە کە ئەوەن مووقیفیان نیە ترس لە سوڵتە ترس لە دەسەڵاتێک کە هەیە کە ناتوانێت یعنی تۆ تەسەوەر کە بەیاننامەیەکیان دەرکرد 5 دقە بوو یەک بەیاننامەیە لە ئەزهەرەوە دەرکرا 5 دقە خۆی گر بەیاننامەکە پیانیان سڕیەوە بەیاننامەکە تۆسیێت توند بوو داوایان کرد خەڵکی هەستن بۆ ئەوەی شتێک بۆ غەزە بکرێ ئەو مەجاعە نەمێنێ بە 5 دقە پیانیان سڕیەوە دوای ئەوە کە زەختی زۆر کرا و زۆر خەڵک قسەی بە ئەزهەروت
هاتن وتیان تەوزیحیاندا بۆچی سڕیمانەتەوە لەبەر ئەوەی کە مفاوەزاتێکێت تاسی لە مفاوەزات نەکە. یانی تۆ بە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کەسێک جیرانەکەی بە برسێتی بخەوێ خۆی تێر بێ ئیماندار نییە. باشە خۆ تۆ میسر ئەگەر هیچ نەوێسە من و تۆ لە کوردستانی چمان بۆ ناکرێت پارەمان بۆ کۆکرێت تۆ بیبین، بەڵام خۆ لە مەسر بۆی ئەکرێ کاکە. ئێستا شێخی ئەزهەر یەک نیدایە بکە یەک بانگەوازێ بکە بڵێ کاکە من و هەرچی مەلای ئەزهەر هەیە وا بەرەو غەزە ئەچین بەرەو ڕەفح ئەچین. کاکە بەس مصر 100 ملیۆن خەڵکە، یانی تۆ لە خەڵکی غەزە زیاتری لە ئوردن وا بڵێن باوەڕ بکە ئەو ئیسرائیلێک هەفتە لەسەر ئەرزان نامێنێت نەک بکوژێن هەر خۆیان چۆڵی ئەەکەن، بەڵام ئەوە بێغیرەتی پێشی حکامەکان عالمی ئەو عالمە ئیسلامیانە کە ئەمڕۆ ئێستاکە ئەوەیانی مووقیفیانی بەداخەوە. حاجی بەڕێستان سەردانی ئوردنتان کردو چیتان کرد لەوێ کەی گەڕانەوە؟ ئێمە ئەو جەژنی قوربان کە قوربانیمان لێرە کۆ کردەوە تقریبا ینی نزیکەی 3100 حسەمان هەبوو. گۆشتەکەمان حیوانمان لە گامێژ بوو لە هندستان کڕی، گۆشتەکان پارچە پارچە کرا بە مەیووی هاتە ئوردن چکە لێ پاکتر و لە بەرچاو خۆمان ئەکرێ کردمان بۆ قوتیە گۆشتە، یعنی تقریبا نزیکەی 125,000 قوتی گۆشتمان حاضر کردووە داخلی غەزە بێت. 125,000 بەڵێ 125,000 قوتی گۆشتە حاضرە بێ ئینشاءالله بای تقریبا بای 9 ملیۆن دلار بوو. یعنی خەڵک حەقی خۆیەتی چکە قوربانی بۆ شتی تر نییە. ئەمە ینی ئەمانەتە نیشەکانمان بۆیان کردو الحەمدولیلە هەمی جێی خۆی گرتو ئێستا بەس چاوەڕێ ئەوواکەین ڕێ بکرێتەوە داخل بێت. باش کاک حاجی خۆشت باسی کرانەوەی ڕێت کرد گەیاندنی هاوکاریەکان بە غەزە زەحمەتە، ئێوە چۆنی ئەم کارە دەکەن؟ ئەمە دوو گەیاندنمان هەیە و دوو شت هەیە بگاتە غەزە. یەک خواردنە بچێتە ناو غەزە کە ئەوە 5 مانگ بۆ 6 مانگە ناچێت. ئەو خواردنەی کە هەیە هی 5-6 مانگ بەر لە ئێستا کاتێک ڕێکەوتن کرابینی حەماس و ئیسرائیل تاجر و منەظەمات خواردنیان داخل کرد، خواردنی ئەم 5 مانگە هی ئەو 2 مانگەیە ئەخورێ. ئەوە بۆی خەڵک معلوماتی هەبێت چونکە هیچ داخل نابێت، ئەوەی کە هەیە داخل بۆ پێشووتر. ئەوەی کە ئێمە داخلەکەین چیە تەنها پارێ، یعنی تۆ جەنابەت چۆن SFIB تەیە ئەتوانی 5,000 بۆ بنێری بە یەک دقەوە نیە هەرەوەندا خایێنێ پارە ناردن بۆ ناو غەزە ئەوەندا خایێنێ هیچ مشکلێکیان نییە. ینی دنیای بانقیە ئەنوا بانقی لە ئەوروپا لە تورکیا لە شوێنی تر لە ڕێی سیستەمی بانقی ئەوان حیسابی بانقی خۆیانە تاجرەکانی ناو غەزە زۆر بە یاعتیادی زۆر بە قانونی هیچ مشکلی نییە. حواڵەی ناو غەزەیەکەین پارەکە لەوێ ئێمە خۆمان نوێنەرمان دروست کردووە 8 ستافمان هەیە و بەڕەسمی لە حکومەتی فەڵەستینی ناومان هەیە، تەنانەت ڕقم تەلەفۆنمان ینی ئێستاکە ئێمە بە سیستەمی ئەلکترۆنی ناو غەزە خەڵکی ئاگادارەکەینەوە و ڕێکخراوێکی ناسراوین لە ناو غەزە ئەو پارەیە ئەچێتە ئەوێ خواردنی پێ ئەکرین و ئاوی پێ ئەکرین یان بە پارەی نەقدی ئەیدێنە یەتیمەکان وەکو کەفالەتی. من خۆم دوێنێ و پێرێ ئەوە 2 ڕۆژە پیانم وتووە و تومە کاکە شیر بکڕن ئەگەر یەک قوت و بە 100 دلاریش بێ ئەوە 2 ڕۆژە ئەگەرن دەستیان ناکە هەر نییە نییە نەخێر نییە داخل نابێت و خۆشیر بۆ گوتم شیر وەک شتیتر نییە ینی 5-6 مانگ بەلەسەیز داخل نەبووە ئێستا دەست ناکەوێت. 1 کیلۆیەکی ئارد دوێنێ وتمیان بە 25 دلار هەرزان بووە بە 50 دلار بوو 1 کیلۆ ئارد. یعنی ئەرەخوا ئەزانێ من باوەڕ کە بۆ یەک ئایرەی هەتیم 2 کیلۆ بە 100 دلارم کڕیەوە. ینی ئەو کوڕی کە ئیشمان بووە مناڵەکانی زۆر برسیان بوو غەنی خۆم زەختم لێ گوتووە کاکە بڕۆ 2 کیلۆ ئارد بکڕە 2 کیلۆ دەکاتە تقریبا 20 نان یانی لوبنانی بڕۆ بیکڕە نەیکڕیوە لێ با مناڵەکانی منی ژۆگە و خەڵکەنین من چۆن نەبێەوە بیکڕە. ینی ئەوەندە حاڵەتەکە خراپە ئێستاکە خەڵک شۆربایەکی نیسکی دەست ناکەی ئەو شەڕی کە تۆ ئەیبینی لەم فەیسبووکی کە ئێستاکە نیشانە درێ ئێستا من ئەمڕۆ خواردنی نیوەڕۆت پێ نیشاندە بزانە خەڵک بە چ حاڵێک دەستی ئەەکەی ئەوەش یان نیسکە یان ماکەرۆنیە یان ئەگەر باینجانێک ئێستاکە مۆسیمی باینجان و کولەکەیە شتێک لەو بابەتیانە هیچی تر نەماوە بەڕاستی ینی شتێک نەما بە ناوی ژەم ینی ژەم نەماوە ئەگەر شتێکی دەستکەوێت نیوەڕۆ تۆزیە شۆربایە دەستی ئەەکەی وەڵ حاصل هیچی تر نییە. 3 ڕۆژ بەر لە ئێستا کەسێک هیچی نەخواردووە باشە ئێستا ئەمڕۆ 4مین ڕۆژێتی تەوقعی چی دەکەێت تا 5 ڕۆژتر. ئێستا من ئەو کوڕی کە ئیشم بۆ کە ناوی محەممەدە 20 کیلۆ دابەزیوە 20 کیلۆ ئێتە تۆ ئەوە لەسەر و قیاسکە هەموو ئەو مناڵانە تووشی بەدخۆراکی بوون چووکە مناڵ تۆ بەس یەک مادە بخۆی ئەی مادەکانی تر ینی وردە ئێستا حالیان تا ئەمڕۆ 200 کەس زیاتر مردووە بەس بە مەجاع بە برسێتی و معڕەزە خلالی ئەم 10 ڕۆژە بگاتە 1000 ئەمە جاران ئەماوت کەس هەیە لە برسا بمرێ وڵا ئێستا هەیە ئەمر لای ئەمریکا لای ئیسرائیلیش نییە. ئەم ئیسرائیل مناڵێکی بچووکی هاری ئەمریکایە ئەتوانێت گوێی بگرێت ئەمریکا نایەوێت. ترامپ دوێنێ بە ئاشکراوتی بەوازەحی وتی نامانەوێت غەزە بمێنێ غەزە بێبیکێ بە شوێنێکی سیاحی تیجاری و بۆ ئەمریکاش بێ تەمەن کە بۆ ئەمریکابیانی ئایدی ئیسرائیل بێ
غەزە نامێنێت بەڵێ بە قەراری ئەوە نەبمێنێ وازەحە بەڵام بۆ ئێستا بۆیان ناکرێت لەبەر ئەم دوشتیان خەڵکە بێ زۆر بکوژرێ عیبدارە بن یان ئەوە تا ئەو ئەسیرانی کە لەبەردەستیان ماوە 25 کەسێکە بن لەگەڵ هەندێک جەنازەی ئیسرائیلی لە ترسی ئەوەیە چونکە ڕێی عام لە ناو ئیسرائیل دروستە بێ گەورەترین ترسی ئەمریکا زانین دەچێ بە پێت بڵێم ئەوەیە شەڕی ناوخۆ لە ناو ئیسرائیل دروستە بێ ئەوە مشکلەیانە ئێستاکە ئەو ئەسیرانە کە لای ئەمانن تاکە نقطەی زعفی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر حەماس ئەو ئەسیرانەیە دوێنێ ئەمە نەستن ئەم بەیانی بڕۆ ئێستا خۆم گوێم لە ترامپ بوو ئەم بەیانە ئەڵێ حەماس باش ئەزانێ کە ئێمە ئەسیرەکانمان لێیانسن چیان لێکەی یعنی غەزەیان پێچۆڵەکەی ئەوجا خەڵکی غەزە بۆ توازانی خەڵکی غەزە لە سەتا چەند خەڵکی غەزەیە هەمی مخەیەماتە لە سەتا دەی خەڵکی غەزە نییە هەموو هیچ شوێنەکان تر هاتوون نایەنەوێ غەڵەتی باوپیرانە دووبارەکەنەوە ئەوان تەل ئەبیب کە پێوترێت تەل ڕەبیع لە ئەسڵا تەل ڕەبیعیان لیان فرۆشت دەریانیان کرد خەلی نازانم چۆن نایەنەوێ ئەو غەڵەتە دووارەکەن و شوێنی خۆیان بەجێ نایالن بۆ یاڵێن من تازە هەر کوژراوین ئەمرین لەسەر خاکی خۆمان بمرین باش ئەم ئیشەیەمە چونکە ڕۆژان هەیە یعنی ئەوە 20 مانگە لە ناو خەڵکی غەزەیان لە جنوب هەتا شەمال لەم سەر بۆ سەری غەزە لە زۆربەی گەڕەکەکان ئێستا ئێمە ڕۆژانە 10 تەنکەرمان هەیە لای کەم 10 تەنکەر ئەو تەنکەرە ئاڵای کوردستانی پێوەیە یعنی هەموو ناو غەزە ئەگەڕێ هەموو نووسراوە مساعدات شعب اقلیم کوردستان بە کوردیش نووسراوە کۆمەکەکانی خەڵکی کوردستان بە ئاڵای کوردستان و ئاڵای فەڵەستینەوە ئەوە سابتە هەموو ڕۆژێ ئەو خواردنانی کە هەر ڕۆژێ لە شوێنێکەکەین بە عالەمی کوردستانەوە ئەو گەنجانی کە ئیشمان بۆکەن هەمووی عالەمی کوردستانیان پێ یعنی الحەمدوللا ئێمە لەوێ ئێستا کە سواز بۆ خوای گەورە واجهەیەکی جوانی کوردمان نیشان داوە یعنی ئێستا خۆیان ئەڵێن ئەمە نەستن قسەی ئەهلی غەزەیە ئەڵێن وەڵڵاهی ئەوەندەی کورد لە خەمی ئێمە عەرەب لە خەمی ئێمێنەوە و ئەژلێن ئەڵێن ئەگەر عەرەب بەقەت کورد لە خەمی ئێمە با ئێستاکەمە حاڵان بۆ حاڵە ناو ئێمەش لە دوورە هەرەندە ماوەکە میلەتێکی فەقیری داماوین چی بکەین یاوەتە لە کابرا یارمەتی هێنا و 250 دیناری هێنا خاوەن پێداویستی تایبێتە 150,000 75,000 دیناری هێناوە ئێمە لەو خەڵکە وەڵڵا ئەوان شزانن بە هەمویانم باس کردەوە کە ئێمە 3 مانگە معاشمان نییە خەڵک ئیشی نەماوە بەڵام ئەو هەڵمەتی کە کران لەم کوردستانە بەڕاستی جێی دڵخۆشیە حەقە شانازی پێ بکەین باوەڕێکی بانگەوازمان نەکرۆ باوەڕەکەی بە کەسمان نەوتووە خەڵکەکە خۆی هات باوەڕ کە عەفەوی بووە یعنی بڕۆ سێ سەردا ئیشەکەمان کە لە ئێستاوە هەر ئەم 5 ڕۆژە خەڵک خۆی هاتووە ئەوە ئەخلاق و قیەمی کورد دەرەخە ئەوە دڵسۆزی ئەو میلەتە دەرەخوا بەرامبەر میلەتان ئەوە بە دینی و بە زەمیر و ویژدانی و بەڕەحمی ئەو ئەم میلەتەیە ئەمە سیمای جوانی ئەم میلەتەیە ئەم خەڵکێکی تر کە بە نەوعێکی تر کورد بە وێناەکە وانە ئەوانی کە لەم وڵاتە دێن لەش فرۆشیەکەن هیچ عیلاقی بە وڵاتەوە نییە ئەمە کوڕی ئەم وڵاتێ ئەمەش کچی ئەم وڵاتەیە کە گواری خۆی لێکاتەوە ملوانکەی خۆی ئەهێنێ ئەڵلقەی پەنجەی خۆی ئەهێنێ ئەوە ئەساگەر ئەوەندە نیشان طبیعی با کامی بێت یعنی ئەوە ئاڵتونە ئاگە لێ ینی ئەوە بازنگی خۆی هێنا و دێدی بەس ئەوم هەیە بۆ نونی چەند ئەڵلقەی تایە ئەوە ئەڵلقەیە ئەوەیان 5-6 ئەڵلقەی تایە ئەڵێ وەڵڵای بەس ئەوڵقەی بوو کێنێتیم هەیە تو لۆ زیاتستێنی جەبا منەوە دەرفەتە بکۆزمەوە کاک حاجی کاریگەرتنی چیرۆکە لە ماوەیەدا ئەو کەسانێکەوە هاوکاریەکانیان هێناوە بوو لای بەڕێستان چی بووە؟ وڵاهی یەکێ لەوانە کە گواری مناڵەکەی هێنابوو وتی مناڵەکەم خەوی لێکەوت بوو لە گوێی کردبووە ئەو کە هەستا بوو تویکان توی پیشی لە خواردێتی هیچیان نەبوو ئەو ڕۆژە نوێژی بەیانی بوو یەکێ ناوی بۆم نرد ئەوستا بۆم نادۆزرێتەوە ناوەکە ینی بە نووسی بووی پیاوەکەی لە مزگەوت هاتەوە نوێژی بەیانی هاتەوە وتی بە خێزانم ئافرەت ئێمە هیچمان نەکرێت چی بکەین ینی ئەبێ شتێ بکەین چکە معقول نیە و خەڵکی غەزا ئەمرێ ئەویش نەپارەمان نەبوو بێن تۆ پارەش نەبوو بێن بەس ئەو ملوانکەی هەیە بۆ کە زۆر خۆشەویست بۆ دایکی بە هەدیە داوە پێی ملوانکەی هێناوە ئیترەوە ئەو خەڵکە الحەمدوللا خەڵکێکی دیندارە ئەبێتە خێر و بەرەکەت بۆم کوردستان ئینشاءڵڵا باش کاک حاجی زۆر جاران دەبینین گلەی ئەوە دەکرێتن سەرڕای ئەم دۆخە سەختەی کە هەشە لە غەزەکە مسلمانن و وەکو ئێمە ئیسلامن ئەوەیان بەرامبەر دەکرێت بەڵام زۆر جارانیش گلەی و ڕەخنەی ئەوە دەگیرێت دەڵێن بوو نمونە لە هەرێمی کوردستان خۆ هەژاری هەیە خۆ برسی هەیە خەڵکێک هەیە کەەوە هەژارە بۆچی هاوکاری ئەوان ناکرێن ئێوە وەڵامتان بۆ قسەی ئەم جۆرە کەسانە چی ئەوە سنووقی بێباوکانە ئەتخواگەم ببین نەمان کردویان چی ئێستا من بەس خیلالی ئێستا ئەمە چەندی مانگە 26 مانگە وایە لە خیلالی ئەم 26 ڕۆژە 1100 عائیلەی هەتی و بێباوک 1100 عائیلەی بێباوکمان یارمەتی داوە من خۆ پارەم نییە بە کەیفی خۆم بەڵام من بۆ نمونە من $1,000,000 لەبەردەست بێ
بەکەیف خۆمەڵێ ئەم ملیۆن دلار بنێرم بۆ غەزە ئەوە خەڵکە هێناوێتی ینی خەڵک خۆی ئەهێنێ بۆ غەزە من چی لێ بکەم خەڵک بۆ مناڵی هەتی و بێنەی دەماتی و ئێستاوی کە ئەینێ بەجەنابتموت ئەم پارانە کە هاتوون لە ماوەی ئەو مانگەیە بۆ مناڵانی بێباوک یعنی تقریبا یعنی لای کەم تەسەورەکەم نزیکەی 15 دەفتەر زیاتر بوو 20 دەفتەر زیاتر بوو بە 5-6 خێرخواست هاتوونە تەوزیعیان کردەوە دوێنێ بەیانی گەنجێک لە عمری جەنابەت زیاتر لە 1 تەن و 350 کیلۆ گۆشتی هێناوە خۆ بۆ غەزە نەچووە بۆ ئێرە هێناوە یعنی ئێمە چەند ساڵە ئەمە 20 مانگە لە ناو غەزەیان 33 ساڵە خەڵکی خزمەتی ئەم وڵاتە ناکەین هەتی و ماوە ئێمە کەفاەتی نەکەین شوێن ماوە مزگەوتی لێ نەکەین ئەی چیمان کردو تا ئێستاکە بەس ئێستا خەڵکێک لە بەرچاوت ئەمرێ لە برسا ئێمە بڵێ مەیهێنا لەبەر بەڕاستی ئەوە لە ئەخلاق و شیەمی کوردایەتیمان ناوەشێتەوە بەڕاستی کاک حاجی با کوتا پرسیارەکانم ئەوانە بێتن زۆرترین بڕی هاوکاری کە پێشکەشتان کراوە ینی پێشکەش بە خەڵکی غەزە کراوە چەند بۆ کامترینیشی ئەم بەیانە هەندێ بڵین پیرمام لە سەلاحەدین لە پیرمام 5 دەفتەر و 6 وەرەقیان بوو یەک جاری تر یەک پیاوێکی بە تەمەن 8 دەفتەرێنە بەس خۆی ئەوەی کا ئەوەندە بە زۆری بێ ئەوەندە بوو وڵا بەهار ئەوەش نادێ مەسەن کەمترین ئەم بەیانە بوو ئەو تا نازم چیم لێ کردوڵە 250 دینار و 250 دینار پیاوێ هاتوتی بەس ئەوەم هەیە خاوەن مناڵیش پێشکەشی کاک حاجی خەڵک لە هەرێمی کوردستانەوە چۆنی هاوکاریەکان بگەێنن بە ئێوە ڕێگاکان چی وەڵاهی ئەو نووسنگەکانمان هەن ئەتوانن حەمدەوەی شارەزایە ئەو FIB-شمانداناوە لەگە فاسپەیە لەو ڕێشەوە الحەمدوللا کاری زۆر باش کراوە بەس من ئەوەندە ئەمێ خەڵک دڵنیاکەمە بۆ ئەوەی ئەو خەڵکی کە ینی شوبهەیەک خاتە سەریشەکان لەوە دڵنیا بن دوافلسی ئەم پارێ بۆ ناو غەزەیە و بە ئاسانترین ڕێژ ئەگا ئەو پارەی کاچێتە ناو غەزە لەوێ خواردن ئەکردرێ نەک خواردن ببردرێ خواردن نابردرێ خواردن ئەکردرێ لە ناو غەزە چکە خەڵکی 20 مانگە دینارێکی نییە ئەگەر ئێمە خواردنی نەدەینێ نییە یانمە ئەوژە بینیم کە هەندێک بە تەمەنم بینی پێم وتم کاکە ئەو خەڵکە زۆر گوناحوتی وتی حەجی بە عەرەبی تعرف هەدووە لە منو تێزانێوانە کێن ئەیوت 6 مامۆستای جامیعان دکتۆری جامیعان بەس بیبینە بەسەنە چیان لاتوە بەس زمانان یعنی خەڵکە پارەی نییە پارە چکە معاشی نەماوە ئیش کاسبیش نییە ئاعتیمادی ئەوەیە کە تۆ جەنابن مەنزەڵێ نیسکی بدەیتێ هیچ تر نییە لە خزمەتتان چاوەک بە لە بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان و گوێبیستی بوون قسەکانی بەڕێز حاجی کاروان سەرۆکی ڕێکخراوی بەختەوەری بوو لە شاری هەولێرکەوە لێرەوە کومەک و هاوکاری بەردەوام کۆ دەکرێتەوە و بۆ خەڵکی غەزەی دەنێردرێت ئەمیش بەهۆی ئەوەی کە ئەم شەڕێکە لەو شوێنە هەیە بەڕاستی خەڵکێکی یەکجار زۆر دووچاری بەدخوراکی بوونە ڕۆژانە بەدەیان منداڵ و پیر و پەککەوتە و خەڵکی ئەم شارانە بەهۆی برسیەتیەوە گیان لە دەستدەدەن ئەوانەشی کە ماون ئەوانن کەوا دووچاری نەخۆشی جۆراجۆر بوونەتەوە پێداویستی تەندروستی نەماوە و هیچ ڕێگایەک بۆ داخلبوونی خواردبوونەوەی غەزە نیە لێرەوە خەڵکی هەرێمی کوردستان هاوکاریەکان دێنن و لێرانە پێشکەشی دەکەن و ئەوانش ڕاستەوخۆ پارەکە ڕەوان دەکەن و لەوێ خواردنی پێدەکرێتن و دەخرێتە خزمەت خەڵکی غەزە.